لە کوردستان سەفقەی ژێر بەژێر هەیە یەنیش تاکڕەویە. ئەگەر لە کوردستان چوونی سەرۆکی هەرێم لە بۆ بەغدا بە تاکڕەوی بێ ئەوە بەڕاستی بە من لەگەڵ ڕێزمدا هەڵەیەکی زۆر گەورە و ئیستراتیجیە لەبەرەوەی دەبیتە حوقدەک دەبێتە ئەوەیە کە سەرۆکی هەرێم کە خۆی بڕیاری داوە دەی شەش ئینتیخابات بکرێ کە خۆشی بڕیار بدا دەی شەش نەکرێ ئەوە زۆر بەگران لەسەر سەرۆکی هەرێم لەگەڵ ڕێزم لە بۆی ڕاوە دەستێت کەواتە ئەو سەفقەیە کرابێ ئەمن تەمەنا دەکەم سەفقە بێت چونکە ئارامی کوردستان زۆر گرنگە لە ناو حزبە سیاسیەکان ئەگەر نەکرابێ لە دوای دەی مانجی شەش ئینتیخابات نەکرا لە من وەگرن ئینتیخابات دەبێتە حوقدا چۆن سەرۆکی هەرێم ڕەتی دەکاتەوە ئەو هاش برادەرانی یەکێتیش ئەگەر سەرۆکی هەرێمدان بە قەنەعەتی خۆم ڕەتی دەکەنەوە ئایندەی کوردستانیش باز نابێ ئینتیخابات لە کوردستان بەڕاستی دەبێتە خەونێکی حوشتر هەر دەبێت لە تاریخ باز بکرێت تەمەنا دەکەم واژ نەبێ کۆتا سراوە لە خەریتە دەبایە حزبە تورکمانیەکان خۆیان بچوبانە لە غەمخۆری ملەتی تورکمانبانە هەر هەموو حزبە سیاسیەکان دەبایە پرۆژەکیان هەبایە بچوبانە داکۆچیان لە نەتەوەی تورکمان بکردبایە خۆیان نەک سەرۆکی هەرێم بچی داوای کورسیەکان بکات دەبایە حزبە سیاسیەکان بچن ئەوە لە دەلالەت لە چی دەکا ئەزیزان دەلالەت لەوەی دەکا ئەو حزبانە زیاتر خەمیان پارە و جیرفانی خۆیانە خۆیان سەلمان کە بەڕاستی تعبیر لە نەتەوایەتی ئەسلی تورکمان ناکەن ئەوانە بەدەست دروست کراون بە پارە دروست کراون پیرۆزیان بێ من گلەیان لێ ناکەم بەرام دەبوایە ئەمانە پارەژ وەردەگرن لەنا حکومەتن ئەمن پێم ناخۆش نییە دەبایە ئەوان بیان توانی باە ئیشی خەڵک و کار و فکرەی خەڵکیان جێبەجێ بکردبایە لەنە بڕوان ناکەم حکومەتی هەرێم پێ ناخۆش بێ بەڵام ئەوان ئەوەندە ئەجندەیان هەبوو کە خۆیان دەورەمەندکەن و مار و مندارەکان و vێلا و شتی و قەسر و قوسری لە تورکیای بکڕن و